بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سلام ورحمة خواهی پروردگارتان لێبێت. لەوانەی 23دا بە خزمەتتان دەگەینەوە کە لەو وانەیەدا حەز دەکەم تۆزێک باسی بابەتێکی دیکەی زانستی قورئان کەین کە زۆر جار دەیبیستین، کەویش بریتیە لە ئەسباب النزول، یعنی هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان. طبعا هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان بریتین لەو ڕووداوانەی کە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ڕوویان داوە. لەسەر ڕووداوەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوانەیە بڕیاری یەکلاکەرەوەی پێ نەبوو بێ، خوای گەورە ئاەتێکی لەسەر دابەزاندووە، حکمەکەی بۆ پێغەمبەری خوا ڕوون کردوتەوە صلی الله عليه وسلم. هێندێک جار ڕووداوێک ڕووی داوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا سەحابەیەک هەڵوێستێکی نواندووە، ئاەتێک هاتۆتە خواری بۆ پشتگیریکردن لەو ڕەئی و لەو بۆچوونە. بەو ڕووداوە دەگوترێ هۆکاری هاتنە خوارەوە. هێندێک جار پرسیار لە پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا وەڵامی پرسیارەکەی لا نەبووە، ئاەتێک لەسەر ئەو پرسیارکردنە هاتۆتە خوارێ، پرسیارکردنەکە و ڕووداوەکە بوونەتە هۆکاری هاتنە خوارەوە، کەواتە ئەسبابی نزول، هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکانی قورئانی پیرۆز بریتین لەو حەدەث و لەو ڕووداوانەی کە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ڕوویان داوە، ئاەتێکیان لەسەر هاتۆتە خوارێ. جا ئاەتەکەیە حکومەکەی بۆ ڕوونکردونەتەوە کە حکمێکیان بەهەڵە لەسەرداوە، یان ئەوەتە پشتگیری حکمەکەی کردوون، یا ئەوەتە بابەتێکیان نەزانیوە، بەهۆی ئاەتێک حکمەکەیان بۆ ڕوون کراوەتەوە. بەو ڕووداوانە دەگوترێت هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان. طبعا زانینی هاتنە خوارەوەی هۆکاری ئاەتەکان بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە تەفسیر و لێکدانەوە بۆ ئاەتەکانی قورئانی پیرۆز دەکەن، بابەتێکی زۆر زۆر گرینگە. بۆیە دەبینین عولەما و پێشینانی ئێمە وەکو شێخی بوخاری، ئەوەی کە مامۆستای بوخاری بووە، عەلی بن ئەلمەدەنی، کە یەکەم کەس بووە طبعا کتێبی داناوە لەسەر بەناوی ئەسباب النزول، و هەروە ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ کتێبی نووسیوە هەر لەسەر ئەسبابی نزول. سیوطی ڕەحمەتی خوای لێبێت کتێبێکی نووسیوە بەناوی لب العقول فی ئەسباب النزول، و هەروەها چەندان تەئلیف و کتێبی دیکەیشمان هەنە کە لەسەر ئەوە دانراون و هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکانیان ڕوون کردوتەوە. گەر سەیری تەفسیرەکانیش کەین ئێستا، زۆرێک لە تەفسیرەکان هەر ئاەتێک ئەسبابی نزولی هەبێت، ئەسبابی نزولەکەی لەگەڵ باس کراوە. بێگومان زانینی هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان یەکێکە لە یارمەتی دەرەکان بۆ ئەوەی جوان لە ئاەتەکان حاڵی ببین. بەنمونە گەر سەیری قورئان کەین بۆی ئەهمیەت و گرنگی زانینی ئەسبابی نزولمان بۆ دەرکەوێ، ئاەتێکمان هەیە لە سوڕەتی بەقەرە، خوا دەفەرمێت ولله المشرق والمغرب فأينما تولوا فثم وجه الله. ئەگەر تەفسیری ئاەتەکەی کەین بەبێ گەڕانەوە بۆ هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکەی، ئاەتەکە پێمان دەڵێ هی خوایە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا، ئێوە لە کاتی نوێژدا ڕوو لە هەر شوێنێککەن، ڕۆژهەڵات یا ڕۆژئاواکەن، هەموو شوێنەکان ئیخوان. لە ئاەتەکە وا تێدەگەین، وا حاڵی دەبین کە لە نوێژدا ڕوو لە قیبلەش نەکەی، ڕوو لە ڕۆژهەڵاتیش بێ، لە ڕۆژئاواش بێ، نوێژەکەت جائیزە و دروستە. بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکەی، کە ئاەتەکە لەسەر خەڵکانێک هاتوۆتە خوارێ کە لە سەفەردا بوون، نەیانزانیوە قیبلە کوێیە، خۆیان ماندوو کردووە، هەوڵیان داوە بۆ ئەوەی قیبلە بدۆزنەوە، بەڵام نەیانتوانیوە بیدۆزنەوە. لەو کاتەدا طبعا کە لە شوێنێک بووی نەتزانی قیبلە کوێیە و هەوڵتدا نەتدۆزیەوە،
لە ناو نوێژەکەتدا ڕوو لە ڕۆژ هەڵاتکەی یا لە ڕۆژ ئاواکەی ڕوود لە قیبلە بێ یا پشتت لە قیبلە بێ نوێژەکەت هەر جائیزە و پێویست ناکات نوێژەکەشت دووبارەکەیەوە ئەگەر دواتریش بۆت معلوم بوو نوێژەکەت ڕوە و قیبلە نەکردووە کەواتە بەزانینی هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکە دەبینین جوان لە ئاەتەکە حاڵی دەبین هەر بۆ ئەوەی چاکتر بۆمان ڕوون ببێتەوە کە ئەسبابی نزول هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکە چەندە گرینگە ئاەتێکمان هەیە خوا دەفەرمێت لەیس علی الذین آمنوا وعملوا الصالحات جناح فيما طعموا دەفەرمێت ئەوانەی کە ئیمانیان هێناوە و کار و کردەوەی چاکیان کردووە هیچ گوناهێکیان ناگاتێ لەو عارەق و شەرابەی کە پێشتر خواردویانە و خواردویانەتەوە ئیذا مەتەقەو و ئامەنوا ئەگەر خۆپارێز بن و ئیمان بێن و کار و کردەوەی چاکە بکەن ثم ئامەنوا وەتەقەو پاشان خۆپارێز بن و ئیمان بێن و چاکەکار بن هەندێک لە نەفام و نەزانەکان ئێستاشی لەگەڵدا بێ زۆر جار ئەو ئاەتەی دەکەنە دەلیل لەسەر ئەوەی کە دەڵێن لە قورئاندا خوای گەورە عارەق خواردنەوەی حەڵاڵ کردووە بێ ئاگا لەوەی کە هۆکاری هاتنە خوارەوەی ئەو ئاەتەی شتێکی دیکەیە کاتێک ئەو ئاەتە هاتە خوارە ئینەمە الخەمر والمەیسر والئەنساب والئەزلام رجس من عمل الشەیطان فاجتەنیبوه خوای گەورە فەرمووی بێگومان عارەق و شەراب و قومار و خواردنەوە سەرخۆشکەرەکان هەمویان حرامن پیسن کاری شەیطانن خۆتانی لێ بە دوور بگرن تا سەرفراز بن هەندێک لە سەحابە پرسیاریان بۆ دروست بگوتیان ئەی ئەو سەحابانەی کە پێش هاتنە خوارەوەی ئەو ئاەتە عارەقیان خواردەوتەوە و لە شەهیدیش بوون لە پێناوی خوادا دەبێ خوای گەورە هەموو کار و کردەوەکانی هەڵوەشاند بنەوە دەبێ ئەوەی کە کردویانە لە چاکە خوا بۆی حساب نەکرد بن ئەو جار ئاەتەکەی دیکەی سوڕەتی مائیدە هاتە خوارێ ئەو ئاەتەی ئینەمە الخەمر والمەیسیر کەویشە لە سوڕەتی مائیدەدا ئاەتی نەوەتە کە سەحابە ئیشکالیان بۆ دروست بوو سەبارەت بە کەسێک کە پێش هاتنە خوارەوەی ئاەتی حرامیەت عارەقی خوار بێتەوە خوای گەورە سەبارەت بەوان دەفەرمێت گوناهیان ناگاتێت چونکە خۆپارێزیان کردووە ئیمانیان هەبووە عەمەلی ساڵحیان کردووە و لە سەردەمێکدا عارەقیان خواردوتەوە کە خوای گەورە بە یەکجاری حرامی نەکرد بوو لە سەردەمێکدا عارەقیان خواردوتەوە کە عارەق خواردنەوە حەڵاڵ و ڕێگە پێدراو بوو کەواتە زانینی ئەسبابی هاتنە خوارەوە هۆکاری هاتنە خوارەوە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەوەی ئێمە بتوانین جوان لە ئاەتەکان حاڵی ببین و لە تەفسیری ئاەتەکان وەک خۆی بکەین یەکێک لە زاناکان ئیمامی واحیدی دەفەرمێت لا يمكن معرفة تفسير الآية دون الوقوف على قصتها وبيان نزولها دەفەرمێ هیچ کەس ناتوانێت لە تەفسیری ئاەتێک بە تەواوی تێبگات حکم و یاسای لێ دەربێنێت ئەگەر هۆکاری هاتنە خوارەوە یا بەسەر هاتنە خوارەوەی ئاەتەکەی نەزانێت ابن دقيق عيد دەفەرمێت بيان سبب النزول طريق قوي في فهم معاني القرآن الكريم دەفەرمێت زانینی هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ئەوەی جوان لە ئاەتەکان حاڵی ببن ابن تيمية رحمة خوای لێ دەفەرمێت معرفة السبب النزول يعين على فهم الآية زانینی هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان یارمەتیت دەدا تا لە ئاەتەکەی تێبکەی فإن العلم بالسبب يورث العلم بالمسبب ئەگەر سەبەبی هاتنە خوارەوەی ئاەتەکە دەزانی ئاەتەکەش داوای چیت لێ دەکات و وەچی لێ وەردەگیرێت و وەچۆن لی تێبگەین کەواتە زانینی هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان بۆ کەسێک کە لێکدانەوە و تەفسیر دەکا بۆ کەسێک کە هەتا ئەحکام و یاسا حەڵاڵ و حەرام لە ئاەت یا لە حەدیثی پێغەمبەر وەردەگرێت صلی الله عليه وسلم یان دەیەوێت وەعظ و نسیحەتی کەسێکە بە ئاەتێکی قورئانی بەڕاستی زەڕوورە هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکەی بزانی بۆی هەم بۆ خۆی جوان فەهمی ئاەتەکەی بکات لە ئاەتەکەی حاڵی ببێ و هەمیش بتوانێت ئاەتەکە لە شوێنی خۆیدا بەکاربێنێ لە جێی خۆیدا بەکاری بێنێ کە بەداخەوە زۆرێک لە بانخواز و داعیەکانیش
تووشی هەڵەی گەورە دەبن. ئاەتێک جاری وایە لەسەر کەسێکی مشریک و بتپەرست هاتۆتە خوارێ بەسەر کەسێکی ئیمانداردا دەخوێندرێتەوە و تەطبیق دەکرێت. ئاەتێک باسی جوولەکە دەکات، باسی نەسرانی دەکات، بەسەر کەسێکی مسلماندا تەطبیق دەکرێت، جێبەجێ دەکرێت کە ئەوە زۆر جار تووشی هەڵەی گەورە و تووشی وەک دەڵێ لادانی زۆرمان دەکات لە ڕوحی قورئان و حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسکردن لە گرنگی زانینی سەبەب و هۆکاری هاتنەخۆی ئاەتەکان زۆر دوور و درێژە، بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە و بۆ ئێمە پێویستە تەنها ئەوەیە بزانین ئەسبابی نزول بۆ کەسێک کە تەفسیر دەکات کە دەیەوێت فەهمی ئاەتەکان بکە، بیەوێت بە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێگادا بڕوا و دەعوە بکە، بەڕاستی کارێکی پێویستە و کارێکی ضرورە. سەبەبی نزول ئایا هەموو ئاەتێک طبعاً تەنها یەک سەبەب نزولی هەیە؟ زۆر جار طبعاً بۆ ئاەتێک چەند سەبەب نزولێک باسکراون، ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆر جار طبعاً سەحابەیەک لە یەکەم جار کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاەتەکەی خوێندوتەوە لە خزمەت پێغەمبەری خوادا بۆ صلی الله عليه وسلم، ڕووداوێک ڕووی داوە، طبعاً ئەو ڕووداوە بۆتە هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکەی. سەحابەیەکی دیکە کە جاری یەکەم ئاەتەکەی نەبیستووە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ڕووداوێکی دیکە هەمان ئاەتی بە دەلیل هێناوەتەوە، بە بەڵگە هێناوەتەوە یا حوکمی پێکردووە، سەحابەیەکی دیکە وای زانیوە ئاەتەکە لەسەر ڕووداوی دووەم هاتۆتە خوارێ، کەواتە شتێکی ئاساییە بۆ یەک ئاەت چەند هۆکارێکی هاتنە خوارەوە هەبن و ئاساییشە طبعاً هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان لە هەموو تەفسیرێکدا وەکو یەک نەبێ، یا ئەگەر کەسێک بۆی تەفسیر کردی جاری وایە یەک ئاەتت بۆ تەفسیر دەکا، مامۆستایەک هۆکاری هاتنە خوارەوەیەک باز دەکات، یەکێکی کە هۆکارێکی دیکە باز دەکات، لەوانەیە هەردووکیان دەقیق بن و هەردووکیان دروست بن و وەڕێگا پێدراو بن و شتێکی ئاساییشە. بابەتێکی دیکە کە گرینگە قسەی لەسەرکەین، ئایا مەرجە هەموو ئاەتێک هۆکاری هاتنە خوارەوەی هەبێت؟ بێگومان نەخێر. زۆرینەی ئاەتەکانی قورئانی هۆکاری هاتنە خوارەوەیان نییە یا دیار نییە، زۆرێک لە ئاەتەکانیش بەبێ پێشەکی و بەبێ ڕوودانی هیچ ڕووداوێک بۆ پێغەمبەری خوا هاتوونەتە خوارێ صلی الله عليه وسلم. بۆیە مەرج نییەتەوە هەر ئاەتێکت بینی، هەر سوورەتێکت بینی ئیلا هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکەشت دەستکەوێ. زۆرێک لە ئاەتەکان هۆکاری هاتنە خوارەوەیان نییە یان لای کەمی بۆ ئێمە دیار نییە و بۆ ئێمە زاندراو نییە، و ئەوە شتێکی طەبیعیە. تەنها ئەو ئاەتانەی کە هۆکاری هاتنە خوارەوەیان دیارە بۆ ئێمە ضرورە و چاکە بیزانین، ئەویش بۆ کەسێک کە فەهمی ئاەتەکان دەیەوێت وەکو خۆی بکە، دەیەوێت تەفسیری ئاەتەکان وەکو خۆی بکە، دەیەوێت هەنگاونانی لە داعوە و بانگەوازیدا بەو شێوازە بێت کە پێغەمبەر کردوویەتی صلی الله عليه وسلم. بابەتێکی دیکە کە جێی سەرنجە ئەوەیە کە ئایا ئاەتێک ئەگەر لەسەر کەسێک هاتێت بێتە خوارێ لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم، یا لەسەر ڕووداوێک هات بێتە خوارێ تەنها و تەنها بۆ ئەو کەسە ئاەتەکە دەبێتە بەڵگە، یعنی لە حکمکردن بە ئاەتەکاندا حسابی ئەو کەسەی دەکرێت، ئەو ڕووداوی دەکرێت کە ئاەتەکەی لەسەر هاتۆتە خوارێ، یان معنای ئاەتەکان بۆ ئێمە گرینگە، کەلیمە وشەکان معنای ئاەتەکان بۆ ئێمە ئیشی پێ دەکرێت، بێگومان سەبەبی نزول تەنها یارمەتیت دەدا بۆی لە ئاەتەکان بە دەقیقی بگەی. دەنا هەر ئاەتێک لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هات بێتە خوارێ، بە هەر هۆکارێک هات بێتە خوارێ، ئاەتەکە هەر کاتێک هەمان ڕوودا و ڕوویدایەوە، هەمان پرسیار کرایەوە، هەمان حەدەث هاتە پێشەوە، چۆن بۆ ئەو کاتی کاری پێکراوە، بۆ ئەو کەسە ئیشی پێکراوە، بە هەمان شێوە بۆ ئەو ڕووداوەشی کە تازە ڕوودەدا و لە هەمان ڕووداو دەچێت لەگەڵ هەمان ڕوودا وەکو یەکە ئیشی پێدەکرێت و کاری پێدەکرێت. بە تەعبیرێکی دیکە بیڵێم لە ئیشکردن بە قورئاندا و بە حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم حسابی معنای ئاەتەکەی دەکرێت، نەک سەبەبی هاتنە خوارەوەی ئاەتەکەی. ئەوەی کە گرینگە بۆ ئێمە، زۆر گرینگە بۆ ئێمە
معنای ئاەتەکە خێتابی ئاەتەکە وشەی قورئانیەکە کە بەکار هاتووە چ معنایەکی لێ وەردەگیرێت طبعاً ئێمە واجبە لەسەرمان ئیش بەو معنایە بکەین ئیش بەو واتایە بکەین مەرز نییە والحاصل ئاەتێک ئەگەر لەسەر پێغەمبەر هاتبێتە خوارێ صلی الله عليه وسلم تایبەت پێ بە پێغەمبەر ئاەتێک لەسەر خێزانەکانی پێغەمبەر هاتۆتە خوارێ تایبەت پێ بە خێزانەکانی پێغەمبەر ئاەتێک لەسەر سەحابەیەک هاتۆتە خوارێ تایبەت بێ بە سەحابەیەکی پێغەمبەرە تەنانەت ئەو ئاەتانەی باسی نەسڕانی و جوولەکەکانیش دەکەن ئێمە سەبەبی نزولەکەی تەنها بۆ تێگەیشتن لە معناکەی پێویستمان پێێتی دەنا ئەگەر باسی کارێکی بەنو ئیسرائیلی بکرێت خوای گەورە لە قورئاندا فەرمانێکی خۆی بۆ بەنو ئیسرائیلیەکان باز دەکا یعنی ئێوە ئەی ئیماندارینە ئەوە فەرمانە جێبەجێکەن ئەگەر شتێکی لە بەنو ئیسرائیلیەکان حرام کردبێ خوای گەورە یعنی ئێوەش لەسەرتان حرامە چونکە ئێمەی مسلمان مکلفین بۆی کە ئاەتەکان جێبەجێکەین کەواتە لە جێبەجێکردنی ئاەتەکانی قورئاندا حساب بۆ یعنی هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکەی ناکرێ حساب بۆ معنای ئاەتەکەی دەکرێت بەڵام ئێمە بۆچی سەبەبی نزولەکەی باز دەکەین بۆی وەکو خۆی لە ئاەتەکەی حاڵی ببین وەکو خۆی لە ئاەتەکەی تێبگەین کە ئەوە کۆمەڵێک زانیاری بوون بێگومان ئەسبابی نزول قسەی زیاتر هەڵدەگرێت بەڵام ئەوەی کە بە پێویستم زانی تەنها بۆ ئێمە ئەوەندە زەڕوورە بزانین ئەسبابی نزول چییە هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان چەندە گرینگە و ئایا ئێمە ئەگەر ئەسبابی نزولی ئاەتەکان بزانین لەگەڵ کەسێک کە ئەسبابی و هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان نازانێت تێگەیشتنیان بۆ ئاەتەکان وەکویەکە بێگومان وەکو باسمان کرد کە چەندان کتێبی مجەلداتی لەسەر نووسراوە لەسەر ئەسبابی نزول و ئەهمیەت و گرنگی ئەسباب و هۆکاری هاتنە خوارەوەی ئاەتەکان بەڵام ئێمە بەوەندە اكتفاء دكين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.